لا تەلاری هونەر لە شاری سلێمانی ئینستیتوتی فەڕەنسی لە هەولێر بە هاوبەشی وەزارەتی ڕۆشنبیری لە شاری سلێمانی ئاهەنگی جژنی میوزیک سازەکەن کە یەکێک لە گروپە ڕۆکت دیارەکان لە شاری سلێمانی ئەم ئێوارەیە کۆنسێرتێک پێشکەشەکەن کە ئەوانش گروپی کاراڤان پاسە کە یەکێک لە گروپە دیارەکان ئەم ئێوارەیە چەند بەرهەمێکی تایبەتی خۆیان لە شاری سلێمانی و لە تەلاری هونەر پێشکەشەکەن هاوکارم دەروون ئەم ئێوارەیە لەوێ ئامادەیە و قسە و باسی زیاترمان دەربارەی کۆنسێرتەکە پێ دەڵێت فەرموو دەروون سڵاوت لەبێ و ئەم کاتت باش. بەڵێ کوردستان سلااو لە تۆ سلااو لە چاوی بینەرانی کورسات مەگەزین بێت دیارە ئەمڕۆ چالاکیەکەی جیاواز بەڕێواچێت ئینستیتوتی بە بڵین کللتوری هەولێر بڵێم فەڕەنسی هەولێر بە هاوکاری بەشی ڕۆشنبیری و هونەری سلێمانی دیارە ئەمڕۆ ئاهەنگی جژنی میوزیک سازەکەن دیارەمە کۆنسەرتێکە ساڵانە بە ئەنجامەگەێنرێت لە چاوی جیهانە و بۆم ساڵ بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی و لە نێو تەلاری هونەرە ئەم چالاکیە بەڕێواچێت ئەچمە لای زۆر بەڕێز کاکدەشتی ستێکە بەڕێزیان بەرپرسی کاروباری کللتوری و پەیوەندیەکانن لە شاری هەولێر کاکدەشتی سلااو لێ بێم کات سلااو لە ئێوە بینەرانیش بێ زۆر سپاس بۆ تۆ پێم خۆشە بزانم کە ئەم ئاهەنگ و ئەم جژنە بە بۆنی چیەوەیە وەکو جەنابتان ئاماژەتان پێدا جەژنی میوزیک جەژنێکە کە لە سەرانسەری جیهان بەڕێوە دەچێت وڵاتی دایکی ئەم کۆنسرت و ئەم فستیڤالە وڵاتی فەڕەنسایە ئێمەش وەکو نوێنەرایەتی ڕۆشنبیری فەڕەنسا لە کوردستان ئەم یادە بەرز دەنرخێنین بۆ ئەم ساڵیش لە شاری هەولێر و شاری سلێمانی ئەنجامی دەدەین. گرنگی بە ئەنجام گەیاندنی ئەم چالاکیە لە نێو دوو شاری کوردیە بۆ چێگەڕێت؟ خۆی گرنگیەکە دوو گرنگی هەیە لە شاری سلێمانی ئێمە لە پایتەختی هەرێمی کوردستان و پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان واتە لە دوو پایتەخت لە هەمان کاتدا جەژنێکی دۆستانی کورد وڵاتی فەڕەنسا بە ئەنجام دەگەێنین ئەمە یەکێکە لە گرنگیەکانی باڵ. باشە تا چەند گرنگە ئێمە وەکو کورد ئاشنابین بە بەشێک لەو چالاکیانەی کە لە وڵاتانی ڕۆژئاوایە بە ئەنجام مەگەێنرێت و گرنگیشی بۆ ئەو کەسانە چێک کە ئەمڕۆیان گوێ لە بەشێک لەو میوزیکە ئەگرن ئەوەی زۆر گرینگە بەر لەوەی کە ئێمە ئاشنابین بە کللتوری ئەوان ئێستا بە خۆشحاڵیەوە لە چەند ساڵێکە وڵاتانی ئەوروپا بە تایبەت وڵاتی فەڕەنسا زۆر ئاشنان بە کللتوری کوردی لە نزیکەوە ئاشنای کللتوری کوردین و بە هەمان شێواش ئێمە هەوڵمان داوە کللتوری کوردیش بە وڵاتی فەڕەنسا ئاشنا بکەین. وەکو پردێکی پەیوەندی کللتوری لە نێوان هەردوو وڵاتدا ئێمە توانیمانە ئەو کارە بە هاوکاری بەشی ڕۆشنبیری هونەر لە سلێمانی و بەشی ڕۆشنبیری لە هەولێر ئەم کارەمان بە ئەنجام گەیاندووە بە خۆشحاڵیەوە پەیامەکە گەیشتووە. چالاکیەکان چۆن بەڕێواچێت هەر ئەو چالاکیانن کە لە شاری هەولێر بوون پێم خۆشە باسێکی چالاکیەکان بکەیت. بە شێوەیەکی گشتی ئەنیستی فەڕەنسی ڕۆلی بە ئەنجام گەیاندنی گشت کاروباری کەلتوریە لە پێشەنگای هونەری بێ لە شانۆ بێ لە فستیڤاڵی میوزیک بێ لە فستیڤاڵی سینەما بێ لە هەمان کاتیشتا ئەم کاروسالاکیانێک کە لە شاری هەولێر ئەنجام دەدرێت ئێمە پرۆژەمان وایە و بەنیازشین و دەستیشمان پێکردو ئەم پرۆژانە بهێن لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بە ئەنجامی بگەێنن. چۆن ئەمڕۆ یاخ بڵێم ئەم ئێوارەیە کۆنسەرتەکە ئاهەنگەکە بەڕێواچێت چین چالاکیەکان حەز دەکەین ببێ بە سوپرایز بۆتە بەڵام ئەگەر وەکو ناساندنێکی گروپەکە گروپێکی فەڕەنسین پێک هاتوون لە 6 هونەرمەند و گۆرانی بێژ و میوزیسیەنی فەڕەنسی کە شێوازی ستایلی کۆچەریان وەرگرتووە نەک مۆدێرن و پێم وایە لەگەڵ کەشی کەلتوری ناوچەکەمان دەگونجێت. باشە ئەچمە لای خاتو ئەنیێز کە بەڕێوەبەری ئینستیتوتی هەولێرە بەس ئەبێ یارمەتیم بە کاکدەشتی بۆ ئەوەی کە وەرگێڕان بکەین بۆ بینەرەکان ماسڵاو لێ بە خاتو ئەنیێز. Bonjour Madame Agnès. Alors, bonjour Kurtsat, je suis très heureuse de vous accueillir ce soir pour la fête de la musique. ڕۆژ باش کورسات زۆر خۆشحاڵم کە ئێمڕۆ میوانداریتان دەکەم لە میانی جەژنی میوزیک. باشە پێم خۆشە بزانم کە تا چەند ئەوان دڵخۆشن بەوەی کە لە شارێکی کوردیە و هەموو دانیشتوانەکە بڵێن کووردە ئەمانیش فەڕەنسین ئەتوانن کە چالاکیەکانی خۆیان بە ئازادیانە بڵێن نمایش بکەن. Donc vous êtes française et vous êtes dans une ville kurde. Est-ce que vous êtes contente? Qu'est-ce que ça veut dire les messages? Donc vous fêtez dans une ville que totalement ils sont kurdes et vous êtes française et vous organisez une fête à Suleymaniye.
Alors, ça fait déjà 4 ans que je suis dans le Kurdistan irakien et c'est d'ailleurs ma dernière année. La fête de la musique, ça fait depuis 2009 qu'elle est organisée dans le Kurdistan irakien. Et ce soir, on est très heureux de pouvoir organiser ce concert avec un groupe français qui s'appelle la Caravan Pass. C'est pas leur première fois dans le Kurdistan irakien. Ils ont déjà fait un concert en 2021 dans le cadre du festival Jazz à Erbil. Et pour nous, c'était vraiment important qu'ils puissent jouer à Suleymaniye pour voir d'autres facettes du Kurdistan irakien. بۆ ئێمە زۆر جێگای خۆشحاڵیە کە وەکو فەڕەنسیەکان ئەم ئاهەنگە لە کوردستان ساز دەین. گروپی کەرەڤان پاس کە ئیمڕۆ میوانداریمان کردوون بۆ بەرزڕاگرتنی جەژنی میوزیک یەکەم جاریان نییە کە سەردانی کوردستان دەکەن. بۆ ساڵی 2021 لە شاری هەولێر کۆنسەرتی جازیان بەڕێوە برد. بۆیە بڕیارماندا کە بیان هێنین بۆ بەشێکی تری دیوێکی تری کوردستان پێشان و ئاشنای ئەم گروپە بدەین لە شاری سلێمانی. Je voulais aussi rajouter que pour nous, la fête de la musique est vraiment très importante parce qu'elle permet aussi de créer du lien et montrer à quel point le peuple kurde et le peuple français peuvent jouer à travers la musique, montrer leur amitié. بۆ ئێمە بە ئەنجامگەیاندنی جەژنی میوزیک پەیامێکی زۆر گرینگە وەکەوەی کە ئاماژەمان پێدا پردێکی کەلتوریە لە نێوان دوو وڵاتی دۆست کە چۆن دەتوانین ئەم ئاوێتە بوونە لە بەڕێگای جەژنی میوزیکەوە تێکەڵ بکەین. گروپەکە چۆن هاتوونەتە شاری سلێمانی و چۆن بڕیاریان ناوە ئەوان کە بۆ نمونە بە بانگشتی ئینستیتیوتی هەولێر بێن و چۆن بە بڵین ئەو بەرهەمانیان ئامادە کردووە ئایا و بەرهەمانی کە ئامادە کراون چۆن چێژە بەخشن بە کوردێک. Donc comment ils ont choisi Suleymaniye et comment ils ont accepté votre invitation pour Suleymaniye. Donc ce sera et leur musique, est-ce que ça va plaire les gens de Suleymaniye? Est-ce que c'est donc Alors, pourquoi on a choisi Suleymaniye? C'est pas le groupe qui l'a choisi, c'est plutôt l'Institut français. Pour nous, c'était naturel de venir fêter la musique ici à Suleymaniye, pour la simple raison déjà qu'il y a une école française et qu'on sait qu'il y a une vraie francophonie à Suleymaniye. Et ce groupe va plaire au public de Suleymaniye, j'en ai aucun doute, parce que c'est une ville très culturelle, très ouverte et profondément rattachée à la France. D'où la présence de cette école française ici. گروپەکە بڕیاریان نەداوە ئێمە بڕیارمان داوە بانگهێشتمان کردوون بۆ شاری سلێمانی و ئەوانی زۆر خۆشحاڵ بوون کە بێن سەردانی شاری سلێمانی بکەن ئاهەنگەکەیان بەرز بنرخێنن ئەوەی کە بۆ سلێمانیمان هەڵبژار سلێمانی تایبەتمەندێکی تایبەتی کەلتوری ڕۆشنبیری خۆی هەیە و دیوێکی تری ئەگەر بەمانایەکی تریش باسی بکەین فەڕەنسیەکان خۆیان ئامادەییان هەیە لە سلێمانی قوتابخانەی فەڕەنسیمان هەیە چەندە مەزراوەیەکمان هەیە و خەڵکانی و هاوڵاتیانی خەشە فەڕەنسی لە سلێمانی بوونیان هەیە و بۆ بەنسبەت ئەو پرسیارەی کەوتان ئایا پێتان وایە کە خەڵکی سلێمانی چێژ لەم میوزیکە بینین بەڵێ بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی دەبینیم خەڵکی سلێمانی ڕۆشناییەکی کەلتوری تێدا هەیە و ئارەزوویەکی تایبەتیان هەیە بۆ هەموو جۆرە کەلتورەکان بۆیە دڵنیام کە چێژ بەخش دەبێت بۆ خەڵکی سلێمانیش. Mais on n'oublie pas les autres villes. Demain, la Caravan Pass sera aussi à Erbil. Donc on essaie d'être présent autant qu'on peut dans toutes les villes du Kurdistan irakien. شارەکانی تریمان لەبیر نەچێ ئێمە سبەینێ کەرەڤان پاس بەرەو شاری هەولێر بەڕێ دەکەوین و وەکو ئینستیتوتی فەڕەنسی هەوڵمان داوە چالاکیەکانمان بە سەرانسەری شارەکانی کوردستان بگەینین. پێم خۆشە دەرفەت پێ بزانم کە شاری سلێمانی گەڕاوە ئەم چەند ڕۆژە. Est-ce que vous avez eu l'occasion de visiter un peu la ville de Suleymaniye? Oui, et c'est une ville que j'aime énormément. C'est la capitale culturelle de toute manière du Kurdistan irakien et on a fait de nombreuses activités ici et de toute manière ça se poursuivra dans les années à venir. Est-ce que vous avez visité un peu la ville? Oui, j'ai visité la ville, il y a Saboukaran, il y a la Tobacco Factory qui est un de nos principaux partenaires, l'école française et le quartier tout autour. C'est une ville qui nous tient énormément à cœur et j'oublie aussi l'amphithéâtre dans lequel on a déjà organisé la fête de la musique. بە دڵنیاییەوە من سەردانی گەڕەکی کۆنی سابوونکەرانم کرد سەردانی تۆباکۆ فاکتۆری کارگەی جگەرەکەم کرد کە ئێستا بۆ بە شوێنێکی کەلتوری سەردانی قوتابخانەی فەڕەنسی و ئەم گەڕەکانەی دەوروبەری قوتابخانەکەم کرد شارێکە دڵگیرە زۆر دڵی گرتم و دڵم لای بەجێ دەمێنێت. نازناوی شاری ڕۆشنبیری تا چەند گرنگە بۆ ئەمان کە هاتوون وەکو گروپێکی فەڕەنسی وەکو ئینستیتیوتی هەولێر یاخود بڵێم ئینستیتیوتی فەڕەنسی لە هەولێر تا چەند گرنگە لە شارێکی ڕۆشنبیریە ئەوان چالاکیەکانیان بەنجام. Donc c'est quoi l'importance de faire les activités culturelles à Suleymaniye comme Suleymaniye c'est capitale culturelle du Kurdistan?
Alors, comme capitale culturelle, forcément, on essaie de développer beaucoup d'activités, que ce soit des conférences, des concerts, du débat d'idées, du cinéma. On essaie de soutenir autant qu'on peut tous les domaines et toutes les sphères de la vie culturelle de Suleymaniye. Après, c'est vrai que l'Institut est implanté à Erbil. Les déplacements sont parfois difficiles, mais on essaie de faire autant que possible. L'année dernière, par exemple, on a pu organiser des visites en réalité virtuelle avec un de nos partenaires ici. En fait, il y a eu une cinquantaine de personnes, même une centaine de personnes qui ont pu venir à cet événement et ils ont pu visiter des musées en France. Je pense qu'il y a d'autres activités, mais je les oublie. On a soutenu aussi du théâtre avec l'université de Suleymaniye. En fait, on essaye autant qu'on peut. Il faut savoir que l'Institut français ne fait pas seulement des activités à Erbil. On doit rayonner sur l'ensemble du Kurdistan irakien, donc pas seulement Erbil, Suleymaniye, Dohuk et toutes les autres villes. بەدڵنیاییەوە باەخێکی زۆرە بۆ ئێمە شاری سلێمانی و وەک ئەوەی کە ئێستا ئێمە ئامادەییمان هەیە ئەوە باەخەوە ئەو گرنگیە بۆ ئێمە دووپات دەکاتەوە ئێمە چالاکیەکانمان بەردەوام تەنها لە شاری هەولێر نابێ ڕاستە تۆزێک ئەستەنگە گواستنەوەمان و هاتنمان بۆ شاری سلێمانی بەڵام هەموو هەوڵێکمان داوە ساڵی پاریش چەند ئەکتیڤیتێکمان چەند چالاکیەکمان لە شاری سلێمانی ئەنجامدا وەکو ئەوەی چالاکیەکمان هەبوو سەردانی خەڵکی سلێمانی بوو بە ڕێگەی ڕیالتی ڤرچوەل بە ڕێگای کاسکەوە کە سەردانی مۆزەخانەکانی فەڕەنسایان کرد خەڵک لێرە بە شێوەی چاویلکەی و هەمان شێوە خەڵکانی فەڕەنسا سەردانی مۆزەخانەی سلێمانی دەکەن لە داهاتوێکی نزیکدا بە ڕێگەی ئەم تەکنەلۆژیا نوێیەوە و ئێمە چالاکیەکانی تریش هەموو چالاکیەکان چ کۆنفرانس بێت چ سیمینار بێت پێشەنگا بێ هەوڵ دەدەین لە شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە لە پایتەختی ڕۆشنبیری بە ئەنجامی بگەێنین. Pour la fête de la musique aussi. بیرمان نەچێ ساڵی پاریش لە هەمان کاتدا جەژنی میوزیکمان لە شاری سلێمانی بەرز نرخاند. بابەتی کەرەڤانە هەر لەوە هاتووە کە شار بە شار تاوی چالاکیەکانیان بە ئەنجامگەین یاخود ناوێکی تری هەیە. Est-ce que c'est vraiment ça vient du caravane comme s'il déplace? Oui. C'est exactement ça et quand vous écouterez le concert tout à l'heure, ils vous expliqueront eux-mêmes pourquoi ils ont choisi ce nom. بەدڵنیاییەوە هەمان مانای هەیە واتە ئەوەی کە خۆیان وەکو کۆچەرێک بە کەرەڤانەکەیان شار لە شار هەنگاو بە هەنگاو ئاهەنگەکانیان بەڕێوە دەبن و دواتریش لەوانەیە خۆیان ماناکەی و هۆکاری هەڵبژاردننی ئەم نامەش بۆ جەنابتان ڕوونکەنەوە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک دەشتی ستێق بەرپرسی کاروباری کللتوری پەیوەندیەکان و خاتو ئیمیاس بەڕێزیان بەڕێوەبەری ئینستیتوتی فەڕەنسی هەولێر کە لەگەڵ من دووبارە سپاس خۆشحاڵ بووین بە خێر هاتن دووبارە.